ئێستا گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتیشمان لە چاوەڕوانی دوو چالاکی نەوعی و گەورەدان. یەکەمیان وەرزی دووەمی دیداری هونەری گەرمیانە، دووەمیان فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سینەمایی و دیکۆمنتاری چینۆسای و ئەنفال کە ئەم فیستیڤاڵە یەکێکە لەو سیانزە فیستیڤاڵەی کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە سەرتاسەری کوردستاندا بڕیاری لەسەرداوە. وێڕای شانازیکردنمان بە توانامەوەیەکانمان لە گەرمیان لە بواری ئەدەب و هونەر و زانست و ڕۆشنبیری پێویستە بە هەمومانەوە هاوکار بین لە بەرەو پێشچوونی زیاتری سەرجەم ئەو کایانە، هەروەها لە پەروەردەکردنی نەوەیەکی داهاتوو بۆ ئەوەی ڕەوتی ئەو سەروەریانەمان بەردەوام بێت و نەوە لە دوایینەوە دەوڵەمەندتر بێت. خۆشحاڵم بەوەی کە لای ئەوڕۆ وەک خانمێکی نازدار و سەدار لە لێوانی سیروانە شێتەی ئەوسا و ئارامی ئێستادا شانی دادا و لەنگەری خستووە نیونگا دەنوارێتە قڵای سەرفەرازی پڕە زەرافەت و تەناسوبی تەلارسازیدا. ئەگەر ورد بیتەوە هەردووکیان غەزەلخوانی یەکترن، هەردووکیان تەواوکەری یەکترن، لە ڕوانکەیەکی ڕوون و گەشە دوو ڕۆحن لە یەک لەشە. زەرافەتی بەهانی شیروانەش سەرباقی، ئەوە حاشا هەڵمەگرە. سەحر و جادوی شیروانە نەیەکە لە دوانە، پڕە لە ئەفسانە. بۆ دەربڕاوانە ئەجوێن کە نەرێنین. بۆ نمونە یەکێک بەویترەڵێ کوڕت نەمرێت، یان بەرامبەرەکەی ئافرەتێت کەسکی هەیە پێڵێ سکند نەسووتێت. لە کاتێکا لە ڕاستیە بەکارهێنانی ئەم جۆرە دەربڕاوانە لە جێ خۆیانە نین. ناو مامۆستای نظامخۆ لە ئاکادێمیای کوردستانی لە ئاکادێمای کوردستان و لەمانەشا ڕوویداوە، ئەوانەی کە ناوی زانستگایان ناوناوە زانکۆ. خۆ زانکۆ شتێکی کوردی نییە، بە دەستور و یاسا و مەرج و کۆتوبەرجی زمانی کوردیدا نەنراوە. ئێمە بمانێ و نەمانێ زمانی کوردی یەکێکە لە زمانە ئێرانیەکان، یەکێکە لە زمانی هیندۆ ئێرانی لەبەر